میوانی خلقامەیە ئیرۆژ بەرنامەیە زمان و ڕامان مامۆستە سوداد ڕەسوولە. سوداد ڕەسوول لە هەولێرێش دایک بوویە. ساڵە 1991 لە زانینگەها بەغدایە لیسانس ئاردناسیە بسەری کریە. ساڵە 1995 لە هۆلەندایە دەبە بەنابەر. پشترە دچە بریتانیایە و حتا ساڵە 2013 لە بریتانیایە دمینە. ساڵە 2009 لە زانینگا ستوکپۆرت ئا باژارێ مانچستر ئێ بریتانیایە دیپلۆما وەرگەرە دەفکی وەرگرت. ساڵێن 2012 2013 ji زانینگەها سنترال لەنگەشاری ئا بریتانیایە ماستەر دووەرگەرێدە وەرگرت. 2013 vegeriya welat û li zanîngeha Soran di beşê Kurdî de bû mamosteyê babetên zaravayên Kurdî, kordorocî û wergirandinê. Salên 2013-2014 sernivîskarê kovara zimannasiyê bû ku li Hewlêrê dihate weşandin. Niha jî xwendekarê doktorayê ye derbarê plansaziya ziman li zanîngeha Sayans a Malîzyayê. Pirtûkên çapkirî وەرگەر ji عەرەبî بۆ کوردی ziman û zaravayên Kurdî kojaliyê Dr. Fuad Hemaxorşîd ve hatiye nivîsandin. Nexşeya Kurdistanê lîkolînek li ser erdnasiya siyasî kojaliyê Dr. Fuad Hemaxorşîd ve hatiye nivîsandin. Werger ji îngilîzî بۆ Kurdî nasyonalîzma Kurdî di Mamozîna Ahmedê Xanê de kojaliyê Ferhad Şakalî ve hatiye nivîsandin. Duwarê zimanzanî û wêjeyî de hin gotarên lîkolînî weşandine ji wan jî hewramî lehceye yan ziman, mirdînî ziman, elfebeya Kurdî bi pîtî Erebî û Latînî. Aya zimanê Kurdî lehceyeke îranî ye? Lîkî zarayekî zimanê Kurdî ye, şebekî şêwezarekî zimanê Kurdî ye, Kurd e zazakan û zarekeyan, zimanê Kurdî li Başûrê Qefqaz, zanist û bîrkarî bi zimanê Kurdî. بخیر هاتیه مامۆستا سوداد بەرنامەیە me em gelekî kêfxweşin ji bo beşdarbûna te di bername Ziman û Raman. Herûha em gelekî spasiya te dikin ji bo vê derfetê. Em ê dest di bernameya xwe bikin û pirsyara yekem hunrewşa heyî ya zimanê Kurdî li welat û derve çawa dinirxînin? بله ئەگەر بمانێ باسی زمانی کوردی بکەین ئەوە دەبێ هەر پارچەیەکی کوردستان هەر بەشێکی کوردستان بەجیا باسی بارودۆخی زمانی کوردی بکەین چونکە زمانی کوردی لە هەر بەشێکی کوردستان لە ئاستێکی پێشکەوتندایە لە هەمان کاتدا لە ئاستی ئەسیمیلەکردنیشدایە تواندەوەدایە. لەمڕۆ ئەگەر لە باشووری کوردستان دەست پێ بکەین کە ئێستا زمانی کوردی لە ساڵی ڕابردوودا حکوومەتی هەرێم هەیە پێشکەوتنێکی گەورەیە لە زمانی کوردی دەستی پێکردیە لە هەموو بوارێک، لە بواری چاپەمەنی، لە بواری نووسین، بڵاوکردنەوە، گۆڤار، ڕۆژنامە، هەروەها لە خوێندنیشی بەڕێکوپێکی لە هەموو قۆناغەکانی خوێندن زمانی کوردی یەکزار پێشکەتیە لە باشوور. ئەمە تەوان جێگەی دڵخۆشیە لە هەمان کاتدا کۆمەڵە کێشەشی هەیە، بەڵام کێشانش دەکرێت چارەسەر بکرێتن. ئەوە بەنسبەت باشوور ئەوە بەنسبەت بەشەکانی دیکە ئەگەر باکوور بنمونە وەرەگرین هەواڵەکان وەکو پێمان دەڵێن کە لەوێ زمانی کوردی بەڕادەیەکی زۆر ڕوبەڕووی توانەوە بوویتەوە، توانەوەی زمانی لەوێ ئەویش بە هۆکاری ئەو قەدەغەکردنی زمانی کوردیە کە لە ماوەی 100 ساڵی ڕابردوو زمانی کوردی لەوێ قەدەغە بووە بۆتە هۆی ئەوەی کە زمانەکە ئێستا بەرەبەرە دێتە خوارەوە دادەبەزی ئەستی. بەڵام ئەگەر باسی زمانی کوردی بکەین لە ڕۆژاوە لەوێن درش ئێستا کیانێکی کوردی پەیدا بووە، هەتا ڕادەیەکی باش زمانی کوردی بە دیالێکتی کوردی باکوور بە کورمانجیەکە زۆر پێشکەتیە. بەڵام لە ڕۆژهەڵات بەشێکی زۆری دیالێکتی جیاواز دەوێندەر هەیە، کورمانجی هەیە بۆ درێژ بتەوە، هەروەها کوردی ناوەندی هەیە، دواتریش لە خوارتر لەکەیە کەڵهوڕ هەیە و لوڕش هەیە، ئەوانە لەوێندەر. ئەگەر باسی دیالێکتەکانی باشووری زۆر خواری و کوردستان بکەین لەوێ لوڕی ئەویش بەرە و ڕوبڕووی توانەوە دەبێتەوە و هەروەها لەک ئێستا دەوڵەتی ئێران بە ئاراستەیەک کار لەسەر ئەو لهجەیە دەکات دەوێت لە زمانی کوردی داببڕیتن و لە پاڵ لەکیش لهجەی کەلهوڕی هەیە کوردی خوارووە ئەویش هەتا ڕادێکی زۆر ئەویش ڕوبڕووی توانەوەی زمان بوویتەوە. بەڵام خۆشبەختانە ئێستا لەوێندەرش هۆشیاری نەتەوایەتی پەیدا بوو و بایەخ بە زمانی کوردی بدەن. مامۆستا چما زمانی کوردی li gorî pêwîst duwarê zanistî de pêş neketiye û gelo her zimanekî zanistî divê pê were xwendin û em dikarin ji zimanê Kurdî re bêjin ku zimanekî zanistî ye yan na?
بەڵێ من پێم وایە زمانی کوردی زمانێکی زانستیە، زمانی زانستە و زانستیش پێ دەخوێندرێ و ئێمە زمانی زانستیمان لە ماوەی 100 ساڵی ڕابردوو هەیە، بەڵام دەتوانم بڵێم لە ماوەی 100 ساڵی ڕابردوو دەستی پێکردێ زاراوەسازی زاراوەکانی زانستی کراوە لە زمانی کوردی لەگەڵ ئەو کوردی زمانی کوردی ستانداردی ناوەندی لەگەڵیشی زاراوی زانستی کراوە و لە قۆناغەکانی خوێندنش ئێمە زانستمان بە کوردی خوێندووە، کیمیا، فیزیا، بیرکاری، ئەندازە ئەوانەمان هەم بە کوردی خوێندووە. ئەی بۆچی زمانی کوردی زمانی زانست نیە؟ ئەی چۆن ئەو کتێبانەی پێ دەخوێندرێەوە نیە؟ من خۆم خوێندوومە، ئەوانە هەم بە کوردی خوێندووە. بەڵام ئایا هیچ زمانێک هەر لە ئەساسدا هەر لە ئەزەلدا زمانی زانست بووە؟ هیچ زمانێک نییە زمانی زانست بوو بێ لە ئەساسدا، بەڵکو زمان لە قۆناغێکی تایبەت دەست پێ دەکا کە بێتە زمانی زانست. ئیدی ئەوەش چۆن دەکرێتە زمانی زانست؟ دەبێت زاراوەسازی بۆ بکرێ. باشە ئێمە لە 100 ساڵی ڕابردوو زاراوەسازی هەموو بوارەکانی زانستمان کردیە و بە تایبەت لە دوای 91 دەتوانم بڵێم هەنگاوێکی زۆر گەورە هەڵێنرایە لە بۆ گونجاندنی زمانی کوردی لەگەڵ زانست لە هەموو بوارەکانی زانستی، فیزیا، کیمیا، هەندەسە، بیرکاری، مثلەن بوارەکانی دیکەی زانستە مرۆیەکان وەکو ئابووری، فلسفە، ئەوانە زاراوەسازیمان هەیە. من خۆم توێژینەوەکم هەیە زانست و بیرکاری بە زمانی کوردی لەوێ بە درێژی باسم کردیە کە چی کراوە لە بۆ پێشخستنی زمانی کوردی لە بواری زانستدا. هەر یەک نمونە دێنمەوە کەمالنامە کە فەرەنگێکی گەورەی وشە و زاراوە زانستیەکانە، خوالی خۆشببوو کەمال جەلال غەریب داینایە 40,000 زاراوەی زانستی تێدایە، 40,000 زاراوەی زانستی تێدایە ئەو فەرەنگەیە. باشە بۆچی زمانی کوردی زمانی زانست نییە؟ ئەمە 40,000 زاراوەی زانستیمان هەیە، بەڵام کێشەکە لە چیدایە؟ کێشەکە لەوەدایە کە دەسەڵات وەکو پێویست پشتگیری ئەو زمانە زانستە ناکاتن کە بیخاتە ناو سیستەمی پەروەردە، دواتر بیخاتە ناو لە زانکۆش، لە زانکۆکانیش کیمیا و فیزیا و ئەو بابەتانە بە کوردی بخوێندرێت، هاوکات لەگەڵش بە ئینگلیزی بخوێندرێت کێشەیەک نییە، بەڵام زۆر گرنگە زمانی کوردی زمانی زانست بگاتە زانکۆکانیش، لە زانکۆکانیش پێ بخوێندرێتن. لە جیاتی ئەوە چیان کرد لە چەند ساڵی ڕابردوو نازانەوە هەتا چەند ئاگادارن، وەزارەتی پەروەردە بڕیارێکی دەرکرد کە زانست و بیرکاری لە قۆناغی سەرەتاییەوە بە ئینگلیزی بخوێندرێ. بۆ ماوەی 3 ساڵ بەردەوام بوو، لە نەتیجەش شکستی هێنا، بەردەوام نەبوو، لە بەرەوەی کادریان نەبوو. ئەو جۆرە بەرخوردە، ئەو جۆرە مامەڵەیە لەگەڵ زمانی زانست لە کوردیدا وای لێ دەکات زمانی کوردی لە ڕووی زانستەوە پێش نەکەویتن. بۆیە لێنم دووبارەی دەکەمەوە پێشخستنی زمان پشتگیری دەسەڵاتی دەوێت، پلانێکی زمانی زانستانەی دەوێتن کە ئەو زمانە لەسەر ڕێچکەی پێشکەوتنی خۆیدا بنێتن. بەڵام ئەم جۆرە بڕیارانە لەلایەن وەزارەتی پەروەردەوە کە دەیانێت زمانی کوردی لە ڕووی زانستەوە پەراوێز بکەن، ئەمە بەپاش دەکەوێتن زمانی کوردی. وە لەلایەکی تریش وەزارەتی خوێندنی باڵاش بە هەمان شێوە بڕیارێکی دەرکرد کە ئەوانەی بیانەوێت تەقدیم بکەن لە بۆ کۆلێجە زانستیەکان، ئەوە زمانی کوردی دەتوانێت لە بۆیان حساب نەکرێ، هەژمار نەکرێ. یعنی زمانی کوردی زمانێکی ئارزومەندانەیە. باش ئەمەش جارێکی تر لێدان بوو لە پلۆپای زمانی کوردی، واتە زمانی کوردی زمانی زانست نییە، بەکەڵکی زانست نایە، بەکەڵکی سەردەم نایە. ئەم جۆرە سیاسەتە، ئەم جۆرە مامەڵەیە لەگە زمانی کوردی لە بواری زانست خۆی لێدانە لە پلۆپای زمانی کوردی. بۆیە من پێم وایە زمانی کوردی زمانی زانستە، زاراوەسازی پێویستمان هەیە، لە هەموو بوارەکانی زانستیش کتێب تەرجەمە کرایە، بەڵام نەبوونی پشتگیری دەسەڵات بۆ ئەو زمانەیە بۆ ڕۆژێ گەیاندیە. ئەمەش دەکرێت بڵێم یەکە لە کێشەکانی زمانی کوردی، ئەمانە هەمووی ئاستەنجی زمانن کە پێویستە چارەسەر بکرێن. مامۆستا gelek hewl hatine kirin ku zimanê Kurdî were bişaftin. Kurdan jî gelek azar ji vê yekê dîtiye. Gelo sûd û ziyan wergirtira peyvan ji zimanê hawirdor çi ne? û ev tiştikeve bin siya bişaftinî yan na? بەڵێ بەخۆی هەر زمانێک بەچی پێش دەکەوێت. زمان بە دوو بواری گرنگ زۆر پێش دەکەوێت، یەکیان وەرگرتنی وشەیە، قەرزکردنی وشەیە لۆن وۆرد، یەکیشیان زاراوەسازیە. هەر زمانێکی زیندوو دەبێت لەم دوو لایەنە چالاک بێ، وشەی وەرگرێ و وشەش دروست بکە. بەم ڕێگایە زمان خێراتر پێش دەکەوێتن. بۆیە من پێم وانە وەرگرتنی وشەی بێگانە کێشەیەک بێ، چۆ زۆر کەس هەیە زۆر بە حساسیەتەوە لەگەڵ ئەو وشانە مامەڵە دەکەن،
ئەدەبینی کۆمەڵک وشەی عەرەبی هەیە لە زمانی کوردی یا فارسی هەیە یا ئینگلیزی هەیە پێیان وایە ئیدی زمانی کوردی دەتوێتەوە یا لە ناو دەچیتن ئەمە ڕاست نییە لەمە دەوڵەمەندی زمانە زمان چەند وشەی جیاواز وەربگرێتن ئەوەندە زیاتر پێش دەکەوێت و دەوڵەمەند دەبێتن و پێویستیەکانی خۆی پڕ دەکاتەوە بەڵام ئەگەر بڵێ بشافتن یعنی توانەوەی زمان شتێکی ترە هیچ پەیوەندی بە وەرگرتنی وشەوە نییە توانەوەی زمان ئەو کاتە زمان دەتوێتەوە ئەگەر بەکار نێنرێ ئەو زمانەیە بۆ نمونە زمانی کوردی لە باکوور کە دەبینی بەرەو توانەوە دەڕواتن بە هۆکاری چییە بە هۆکاری وەرگرتنی وشەی بێگانەیە نەخێر بەڵکۆوەیە کە قەدەغە کرایە لە ماوەی 100 ساڵ ئەو زمانە قەدەغە کرایە ینی قسەکردن بە کوردی سزای لەسەر بووە ئەوڕۆ ئەنجامەکانی بەدەرکەتی ئەو زمانە خەریکە دەتوێتەوە ئەگەر هەوڵی ڕزگارکردنی دەدرێ 20 ساڵی دیکە لەبین دەچێتن بۆی ئەمە هیچ پەیوەندی بەوە نییە وەرگرتنی وشەی بێگانە من حەز دەکەم چەند نمونەیە کە دەوێت چەند زمانێک کە وشەی بێگانەیان بە شێوەیەکی فراوان وەرگرتیە هەل باشترین نمونە زمانی ئینگلیزیە زمانی ئینگلیزی 130 ئینگلیزیە 170 وشەی بێگانەیە لەوانەیە کوردێک پێی سیر بێت کە چۆن دەبێت ئینگلیزیە و هەموو کەلیماتە بێگانە وەرگرتیە لە زمانی جیاواز وشەی وەرگرتیە بە هەزاران وشەی لە لاتینی وەرگرتیە لە فەڕەنسی وەرگرتیە لە ئیتاڵی لە ئەڵمانی لە زمانە شەرقیەکانی وەرگرتی لە عەرەبی لە فارسی لە هیندی وشەی وەرگرتیە و زمانەکەش زۆر دەوڵەمەند بووە و زۆریش پێشکەوتیە و بە هەمان شێوە حتا زمانەکانی دەوروبەر ئەگەر تەماشا بکەین فارسی سەتا لەوانەیە 60-70 عەرەبی بێ زمانەکە نەتوایتەوە زیاترش پێشکەوت ئێستا لە ئاستێکی زۆر بەرزدایە زمانی فارسی زمانی زانستە تورکیش بە هەمان شێوە ئێتر بۆ دەبێ ئێمە ئەوەندە محافەزەکار بین بەرامبەر بە وشەی بێگانە من کێشەم نییە لەوەی کە پێم وایە زۆر گرنگە ئەمە وشەی جیاواز وەربگرین وشە لە ئینگلیزی وەردەگرین بەڵام وشە وەرگرتن لە ئینگلیزی بۆ هەموو شتێک پێویست نییە هەندێک جاران هەندێک وشە ئینگلیزی بەکاردێ کوردیەکانی هەیە دەکرێت کوردیەکان بەکاربێنین بەڵام هەندێک وشەش هەیە پێویستی زمانەکە ئێمە پڕ کردێتەوە بۆ نمونە وشەی پۆست ئەوە وشەیەکە کە هاتە ناو زمانی کوردی پێویستی زمانەکەی پڕ کردوێتەوە پۆست لە بۆ مەنسەب بەکاردێ پۆست لە بۆ پۆستی فەیسبوک بەکاردێ پۆست لە بۆ بەریدیش بەکاردێ زانە ینی ئەرکی وشەکەی فراوان بووە و جێگەی خۆی گرتیا یا بۆ نمونە وشەی کۆنتڕۆڵ دەبین چەند گرنگە هاتوتە ناو زمانەکە ئەمانە گرنگە ئێمە ئەم وشانە بەکاربینین و پێویستی زمانەکانمان پڕکەینەوە زمانەکەشمان پێش بێخین چونکە ئەو هەنگاوێکی گرنگە لە بۆ پێشخستنی زمانەکەمان یا لە بۆ نمونە هەندێک وشەی دیکە هەیە کە دێتە ناو زمانی کوردی یەکسەر کۆمەڵێک وشەی کوردی لە بۆ دادێن لە کاتێکدا و پێویست نییە بۆ نمونە وشەی کەرەنتینە کە بەم دوایە هات لەگەڵ ئەو پەتای کۆڕۆنە و ئەوانە کەرەنتینە هات ئیدی خەڵکێک پیان سیر بوو کە چۆن دەبێت ئەو وشەیە بە کوردی نەبێتن 12 وشەیان دروست کرد لە فەیسبوک و لەو جێگایانە و لە کاتێکدا پێویستیش نییە و ئەو وشەیەکی جیهانیە کەرەنتینە پێویستە وەکو خۆی بەکاربێتن وەکو مۆبایل و وەکو کۆمپیوتەر و وەکو سەتەلایت و ئەو شتانە ئاسایی ئەو وشانە بەکاربێنن بۆیە من جەخت دەکەمەوە کە بەکارهێنانی وشەی جیاوازی بێگانە زۆر گرنگە بەتایبەت هەندێک وشەی عەرەبی هەیە کەوانە خۆماڵی بوون لە زمانی کوردی کۆمەڵێک وشەی عەرەبی هەیە ئەوانە لە سەردەمێک زمانی کوردی زۆر بە توندی پەتی کرایە ئەو وشە عەرەبیانیان وەدەرنایە لە زمانی کوردی لە کاتێکدا ئەوە بناغی زمانەکە لەسەر ئەو وشانە بووە زاراوەی مەسەلەن پەیوی دینی هەیە پەیوی کۆمەڵایەتی هەیە ئەوانە ئەو وشانە پێویستە وەکو خۆی بەکاربێتن عەرەبیەکان هیچ کێشەیەک نییە و خۆماڵی بوونە لەگەڵ زمانی کوردی و زمانی کوردیان دەوڵەمەند کردیە مامۆستا وەدلیکۆرینێکی خۆدە ناوێ مرنا زمان بەحسا مجارێکی گەلێکی گرنگگریە هۆنرەوشە زمانی کوردی 100 ساڵە مرنا زماناندا چاوات بینن و بنەریناوە حتا چرا دەی هەن پێشە ڕۆژە زمانی کوردی گەشببینن بڵێ ئەوەی کە زمانەوانەکان ئێستا تۆژینەوە لەسەر زمانەکان دەکەن و لەسەر ئەو بارودۆخەی کە زمانەکان تێدانا پێشبینیان کردیە کە لە ماوەی ئەم 100 ساڵە کۆتایی ئەم 100 ساڵە زۆربەی زۆری زمانەکان دەمرن زۆربەی زۆری زار و زمانەکان دەمرن واوان تەقدیریان کردی ئێستا نزیکەی 7,000 زار و زمان هەیە لە جیهان 7,000 زار و زمان لە جیهان هەیە و پێیان وایە زۆربەی زۆری ئەو زار و زمانانە دەمرن لە کۆتاییەکەی هەتا سەدەی داهات و 600 زمان دەمێنێتەوە ئەوجێ ئێمە بابزانین لەبەرچی ئەو زمانانە دەمرن ئەمە زۆر گرنگە ئەمە بزانین بۆی کەزانیمان زمان چۆن دەمری هەتا بتوانین چارەسەری بکەین بۆی زمانەکان بمێننەوە ئایا کام لەهجەی کوردی بەرەو مردن دەڕوا و ئایا زمانی کوردی پاشەڕۆژی چی دەبێتن لەناو ئەو مردنی زمانانە
ئەوە جارێکی دەگەڕێنەوە سەر ئەو باسەیە کەمە هەتا چەند بتوانین زمانی کوردی بەهێز بکەین بۆی لەو سەردەمە بمێنێتەوە. یەک لەو خاڵە گرنگانە ئەوەیە کە زمانی کوردی دەبێت زمانی زانست بێ. ئەگەر زمانی زانست نەبوو کە دەگاتە سەدەی داهاتوو دەبێتە زمانی فۆلکلۆر. زمانی فۆلکلۆر ئەوەیە ئەوە دەڤید کریستال ناوی لێنایە دەڵێ ئینگلیزی وا لە زمانەکان دەکا زمانەکان هەموو دەبێتەوە فۆلکلۆرایزیشن یعنی دەبێنە زمانی فۆلکلۆر زمانی زانست نامێنێتەوە چونکە ئینگلیزی جێگەی دەگرێتەوە. بەڵێ ئینگلیزی جێگەی دەگرێتەوە لە نییە لە هەرێمی کوردستانی دایانە هەمان بەرنامە جێبەجێ بکەن بۆیە ئەمە دەڵێن ئەمە خەتەرە لەسەر زمانی کوردی. بوونی زمانی کوردی دەخاتە ژێر پرسیارەوە ئەگە زمانی کوردی زمانی زانست نەبێتن کەواتە بەقەڵکی ئەگە زمانە بەقەڵکی زانست نات زانستی پێ نەخوێندراوە زانستیشی پێ نووسرا توێژینەوەی زانستیشی نەبووە لەو زمانە بەقەڵکی سەردەم نایەتن بۆی ئەگەر هەم بۆ شێوەیە بەردەوام بێ بۆ پلانە زمانەیە کە حکومەت دەیەوێت بۆ شێوە کار بە زمان بکە ئەوە زمانی کوردیش کوردی ناوەندیش کە ئێستا بەهێزترین دیالێکتی کوردیە بۆ هەموو چاپەمەنی بۆ هەموو نووسراوی خۆی لەوانەیە نەگاتە سەدەی داهاتوو دەگاتە سەدەی داهاتوو بەڵام زمانی فۆلکلۆرە. بۆیە زۆر گرنگە ئێمە مادەم لەو سەردەمەیە ئێستا ئەو کێشەی مردنی زمان هەیە مردنی زارەکان هەیە دەبێت ئێمە هەموو ئەو زار و زمانانی کوردی بەهێز بکەین. ئەوش ئەوەیە وەکو لە بەشەکانی دیکە باسم کرد کە دەبێت بیکەینە زمانی پەروەردە و بیکەینە زمانی ڕاگەیاندن زمانی مێدیا و قسەی پێ بکرێ و لە بواری هونەری کاری پێ بکرێ کتێبی پێتەرجەمە بکرێ بەو شێوەیە ئەمە دەتوانین بەڵێ پێش دەکەوی هەموو زارە کوردیەکان و لەهجە کوردیەکان. بۆیش دەبینی ئەوەی کە هەیە لە باکوور کە مەترسیی گەورەدایە ئەوە هەمان ئەو مردنی زمانانەیە کەم پێم وایە 100 ساڵ پێش ئێستا و کێشەیە نەبووە لە جیهان 100 ساڵ پێش ئێستا لە باکوور 100 خەڵک قسەی کردووە بە کوردی لە هەموو بەشەکانی کوردستان بەڵام لەگەڵ هاتنی دەوڵەت نەتەوە کە دەوڵەت نەتەوەکان یەک زمانیان سەپان بەسەر میلەتەکاندا یەک زمان یەک نەتەوە ئەوە ئەو کێشەیە دەستی پێ کرد بەتابەت لە تورکیا کە تونترین سیاسەتی زمان کوژی هەبووە تورکیا کە لەوێ زمانی کوردی بە توندی قەدەغ کردووە بەڕادەیەک کەسێک کە بە کوردی قسەی بکرد بایە سزای لەسەر بوو 5 قەڕەش لە بۆ هەر یەک وشە بەڕاستی ئەمە زۆر قورس بوو ئەم زۆرە سیاسەتە مامەڵەکردن لەگەڵ زمان دەتوانم لەمە هیچ جێیەکی دنیا نەبووە کە لە تورکیا هەبووە بۆیە لەو دەبینین ئەو بەڵێ هەتا ئێستا مەجاڵدرایە بە کوردی قسە بکرێ لە ساڵ 90ەوە ئەوە کە هەڵگیراوە ئەو قەدەغەکردنەکە ئەوە هەڵگیراوە هەروها مەجای گۆڤار ڕۆژنامەشدرایە ئەوە زمانێکی هەڵبژارتیش هەیە بەڵام کێشەکە لە کورد خۆیەتی کە وەکو پێویست بە تەنگ ئەو شتانەوە ناچێتن بەو زمانە هەڵبژارتیە بخوێنیتن یاخود سازیەکان خۆیان هەوڵدن بە کوردی قسە بکەن هەموو شتێک هەر بە کوردی بێ و زمانی کوردی بە شێوکی ڕێکوپێک بگەێنەوە منداڵەکانیان لە باکوور لەگە منداڵەکانیان بە کوردی قسە بکەن تۆ بتەوێت زمان بپارێزی دەبێ ئیرادەت هەبێ تۆ ناتوانانی زمان بپارێزی و بە دانیشی بە تورکی قسەی بکەیت دەبێت بە کوردی قسەی بکەی لەگە منداڵەکەت دەبێت من لەو سەفەرم کە لە هاوینی ساڵی پار لە باکوور بووم چەند شارێک گەڕام بەڕاستی بارودۆخێکە مرۆڤ تێیدا حەز بە بێئومێدی دەکاتن یعنی دەڕۆی بۆ چاخانەیەک لە شارێکی کوردی هەموو بە تورکی قسەی دەکات لە کاتێکدا کوردیش دەزانن کە قسەی لەگەڵ دەکەی کوردی دەزانی بەڵام وەکو بڵێ شەرم لەگەڵ زمانە کوردەکەی خۆی دەکاتن ئێمە دەزانین ئێمە هۆکارەکەی چییە دەزانین قەدەغەکردن هەبووە دەزانین زمانی کوردی هێزی ئابووری نیە دەزانین زمانی کوردی لەوێن دەر زۆر بە توندی سەرکوت کرایە و زمانەکە ماوەکی زۆر قەدەغە بوو ئێستش پێیان وایە قەدەغەیە ناوێرن بە کوردی قسەی بکەن یا زۆرێک لە شەرمیانەیە و حەز دەکەن ئەستێن لێتە خوارێ بە کوردی قسەی بکەن بەڵام دەبێت ئەو سازیانە ئەو ڕێکخراوانەی کە هەن لە باکوور بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەو مردنی زمانە ببنەوە لە باکوور پێویستە هەمویان بە کوردی قسان بکەن و لەگە منداڵەکانیشان بە کوردی قسەی بکەن بە کوردی بخوێننەوە و بە کوردیش بنووسن بەردەوام بایەخی پێ بدەن بۆی زمانی کوردی لێ بە زیندوی بێنەوە و ئێمەش لە باشوور هەمان شتە دەبێت زمانی کوردی زمانی زانست بێ زمانی هەموو پایەکانی حکومەت بێ زمانێکی ڕسمی بێ بۆی بتوانین لە سەدەی داهاتوو ئەو زمانە بگەینە سەدەی داهاتوو بە سەلامەتی نەمرێتن لە ڕۆژهەڵات و بەشەکان کەش بە هەمان شێوە مامۆستا هەبوونە ئەکتەبەیان بۆ کوردان چ قەسی مەترسیدارە ژنەتەوەیە کوردان و زمانی کوردی ڕێژی بڵێ بوونی دوو ئەلفوبێ لە بۆ زمانی کوردی بەڕاستی زەرەر و زیانێکی زۆری هەبووە چونکە ئێستاش ئێمە هەمومان هەستی پێ دەکەین دەبینین لە ئەنجامی ئەو دوو ئەلفوبەیە ئێستاکە دوو فەرهەنگی جیاواز پەیدا بووە دوو چاندی جیاواز پەیدا بووە چاندێک کە لە ناو ئەلفوبەی لاتینی پێگەیشتیە لە 6 ساڵی ڕابردوو و چاندێکی کوردیش هەیە کە لە ناو ئەلفوبەی عەرەبیە ئەلفوبەی کوردی هەموارکراو لەسەر پیتی عەرەبی بەکارهاتیە باکوور ئاگای لە باشوور نییە لە ئەنجامی ئەو دوو ئەلفوبەیە
ئەوان لەبەرەوەی ئەلفوبێیەکەی وان لاتینیا ئێمە بە زەحمەت فێر دەبن ئیترەوە بۆتە بربەستێکی زۆر گەورە لە پێشیان کە ناتوانن ئێمە بخوێننەوە ناتوانن ئەو هەموو مێژوو ئەو هەموو فەرهەنگە دەوڵەمەندەی کە بە کوردی ناوەندی نووسرایە ئاگایان لێ نییە مەگەر ئیلا بیخەنە سەر ئەلفوبێی لاتینی کەوەش دووبارە خەرجی دەوێتن و کاتی دەوێت وەنیا ئەوانە هەتا دەخەیە سەر ئەلفوبێی لاتینی بڵێ ئەوە مەترسی هەیە بەڵام مەترسیەکەی ئەوەندە قورس و زەحمەت نییە نەتوانین تێپەڕێنین ئێستاکە چارەسەری ئەوە دۆزرایتەوە لە ڕێی مەچینەی گۆڕینی ئەلفوبێ مەچینەی گۆڕینی ئەلفوبێ کە لە ئینتەرنێت هەیە دەتوانی هەردوو ئەلفوبێ بە ئاسانی بگۆڕێەوە بۆ نمونە بە کلیکێک دەتوانی 100 لاپەڕە بکەیە ئەلفوبێی کوردی ناوەندی یا بیکەیە لاتینی بەڵام هەندێک دەستکاری دەوێت ئەوە یەکەکە لە ئاسانکاریەکان و ئاسانکاری تریش هەیە بۆ نابێ مثلا هەمومان دەتوانین ئەمە ئەلفوبێیەکتری فێر بین من ئێستا بە کرمانجی دەخوێنمەوە بە لاتینی کێشەم نییە ئەیتر کتێبی یەکەم زەحمەتە کتێبی دووەم سێم ئاسان دەبێت بڵێ دەکرێت ئەمە هەردوو ئەلفوبێ وە بکەین کە لە بۆ زمانی کوردی بەکاربێ بە تایبەت باکوور چۆ باکوور ئەلفوبێ عەرەبی ناخوێنن بەڵام ئێمە لێرە ئەلفوبێی لاتینی دەخوێنین ئینگلیزی فێر دەبین لاتینەکە لە ئێمە ناسراوە بۆی زۆر گرنگە ئەوان ئەلفوبێکە ئێمە فێر ببن و ڕێنووسی ئێمە فێر ببن بتوانن بخوێننەوە بۆی سوود وەرگن لەو هەموو مێژوە دەوڵەمەندەی کە بە زمانی کوردی نووسرایە بە کوردی ناوەندی لەو ڕۆ ئێمە دەتوانین لە یەک نزیک ببینەوە بەڵام دووبارە جارێکی تر پرسی یەکەتی زمان ئایا ئێمە ئەو دوو لەهجەیە ئەگە لە یەک نزیک بکەینەوە جارە یەکەم کۆسب دەبێ کە پێویستە لا بچێتن ئەویش ئەلفوبێی لاتینیە یا مەسەلەن بەکام ئەلفوبێ بێ ئایا بمانەوێت ئێمە لە یەک نەتەوە کۆ ببینەوە دەبێت ئەلفوبێمانە بێ بەڵام ئایا ئەوە کام ئەلفوبێ بێ ئەلفوبێ عەرەبیەکە بێ یا لاتینیەکە بێتن لەو حاڵەتە بەڵێ دووبارە ئەو کێشەیەمان لە پێشە ئیدی ئەوەش لەو ماوەی 6 ساڵی ڕابردوو لەلایەن جەلات بەدرخانەوە کە و ئەلفوبێ هات لە بۆ زمانی کوردی و ئێمە بە شێوەیەکی عەمەلی ئێستا زمانی کوردی بوویتە دوو بەش لاتینی و لەگەڵ ئەلفوبێ عەرەبیەکە بەڵام من لە مێژووی ئەلفوبێی میلەتان دەتوانم بڵێم بەتەنیا کوردوانیە نەتەوەی تریش هەیە وایە زمانی تریش هەیە وایە بۆ نمونە زمانی فارسی هەتا ئێستاش بە فارسی تاجیکستان بە کرلیکە ئەلفوبێیان کرلیکە بەڵام فارسی ئەفغانستان و فارسی ئێران بە عەرەبیە هەنی ئەوانش دوو ئەلفوبێیان هەیە ملەتی ئازەربایجان ئازەری لە باکوور لاتینیە لە ئێران عەرەبیە بەڵام ملەتی تریش هەیە هەر بەخۆی لە ناو خۆی وڵات دوو جۆر ئەلفوبێ بەکاردێنی سێ جۆر بەکاردێنی من لەسەر یابان خوێندمەوە سێ سیستەمی ئەلفوبێیان هەیە لە یابان سێ سیستەمی ئەلفوبێیان هەیە هەر سێ سیستەمش خەڵکەکە دەیناسن بەڵێ هاریگانە کاتەکانە ئەو دوو ئەلفوبێیە یەکەچیان لە بۆ نووسینی زمانی یابانیە ئەوەی تریشیان لە بۆ نووسینی وشە بێگانەکانە وشە بێگانە کە دێتە ناو زمانی یابانی ئەوان بەو ئەلفوبێی دووەم دەینووسن و سیستەمەکی تکەی نووسینیان هەیە کەویش سیستەمی نووسینی چینیە کە پێی دەگوترێ کانجی ئەیتر ئەو سێ سیستەمە لە وڵاتە بەکاردێتن بەڕاستی من پێم سیر بوو ئەو یابانە بە هەم پێشکەوتنەی خۆی کە هەیەی لە ڕووی تەکنۆلۆژیاوە سێ ئەلفوبێیان هەیە سێ سیستەمی نووسینیان هەیە باشە ئێمەش دەتوانین ئەوانە تێپەڕێنین و هەردوو ئەلفوبێ بەکاربێتن و هەتا لە فرسەتێک ئەگەر باکوور لەگەڵ باشوور بوونە یەک ئەو کاتە دەکرێت پرسی ئەلفوبێ جارێکی تر چارەسەر بکەین مامۆستا زەرفێ بەرسباتە پرسیارێک دێ مەژیوەرۆ بنەرینە دێ کیژە ئەلفەبێیش بۆ زمانی کوردی بۆ نووسینە کوردی گونجاوتر دەبینێ و چما بڵێ ئەم پرسەیە دەبێت ئێمە لە دیدێکی ئەکادمیەوە تەماشای و مەسەلەیە بکەین چونکە مەسەلەی گۆڕینی ئەلفوبێ هەر لە بنچینەدا بەلایەنی زۆریەوە بە هۆکاری ئایدۆلۆجی بووە بە هۆکاری سیاسی بووە هیچیان بە هۆکاری دەتوانم بڵێم زۆربەی زۆری بە هۆکاری زمانەوانی نەبووە بۆ نمونە ئەلفوبێی عەرەبی لەلایەن زۆر لە ئایدۆلۆژیستەکانەوە بەو ئەلفوبەیەک تەماشاکراوە کە ئەلفوبێی پاشکەوتن و دواکەوتنی میلەتانی موسڵمانە بەو چاوە تەماشایان کردێ بۆیە ویستیان بە هەر ڕێگەیەک بێتن بتوان خۆیان لێ ڕزگارکەن ئەمە تێڕۆنیکی ئایدۆلۆجیە هەروکو ئەتاتورکیش بە هەمان ئامانج ئەلفوبەکەی گۆڕی ئامانجی ئەوە بوو کە ملەتی تورک داببڕێ لەو تووڕاس و تاریخەیە کە عوسمانیەکان بوو ملەتێکی نوێ بنیاد بنێ لەسەر ئەلفوبەیەکی نوێ ئەمە ئایدۆلۆجیە بەخۆی
ئەلفوبێ زۆر گرنگە ئێمە لە ئەلفوبێ تێبگەین. ئەلفوبێ خۆی ئامرازە، ئەلفوبێ نەژادی نییە، ئەلفوبێ نەتەوەی نییە، ئەلفوبێ ڕەگەزی نییە. ئەلفوبێ دەکرێت خۆی لەگەڵ هەموو زمانێک بگونجێنیتن. کام ئەلفوبێ هەیە ئەگەر بەکاری بێنی بۆ هەر زمانێک دەکرێت بگونجێندرێت. بۆ نمونە ئەلفوبێی لاتینی خۆی گونجاندیە لەگەڵ زمانی ڤێتنامی، یان ئەلفوبێی لاتینی خۆی گونجاندیە لەگەڵ زمانی مەلاوی ئەندەنوسی و لەگەڵ زمانی سۆمالی، ئەوانە هەموو ئەلفوبێی لاتینی بەکاردێنن. و زمانی ئەلفوبێی عەرەبیش دەکرێت بگونجێندرێت لەگەر هەر زمانێک بێتن. ئەوە ئێمەش لەگەڵ زمانی کوردی کە زمانێکی ئیندۆ-ئەوروپیا گونجاندیتمان. کاتی خۆی کە ئەلفوبێیان ڕەت دەکردەوە لەسەر ئاساسی ئەوە بوو کە ئەو ئەلفوبێ عەرەبیە کە میلەتێکی سامیە، زمانی عەرەبیە بۆ کوردی ناگونجێ. لە کاتێکدا ئەوەندەی ئێمە توانیمان ئەو ئەلفوبێ لەگەڵ سیستەمی دەنگسازی زمانی کوردی بگونجێنین، لاتینیەکە بەو شێوەیە نەگونجایە. لاتینیەکە لە باکوور نزیکەی 3-4 پیتی کەمە. ئەو لاتینەیە کە لە باکوور هەیە پیتی ح، عین، غین وێ 4 پیتی کەمە بۆ لهجەکە خۆی. ئەو 4 پیتەکە کەمە، ئەوانە 4 پیتی گرنگن کە پێویستە لە زمانی کوردی هەبن، بەڵام هەتا ئێستا کە پیتی بۆ دانەندرایە. ئەوجە لەو کاتێک کە ئەگەر بمانەوێ دەقێکی ئەدەبی کلاسیکی بەو لاتینیە بنووسینەوە کێشەی بۆ پەیدا دەبێت. ئەو حاو عینانە کە بەدەرناکەون لەناو ئەو لاتینەیە. و بێجگە لەوەش بۆ دەقی کلاسیکی پێویستە هەموو پیتە عەرەبیەکان لەناو ئەو ئەلفوبێیەدا هەبێ بۆ بتوانین دەقێکی ئەحمەدی خانی بخوێننەوە بەڕاستی، چونکە ئەو دەقە کلاسیکیانە کەلیمە و وشەی عەرەبی زۆر تێدایە. بۆیە ئەگەر ئەو وشە عەرەبیانە بە وەکو خۆی نەنووسرێ بە پیتە عەرەبیەکان کێشە دروست دەکە لە بۆ مانای تێگەیشتن لە مانای شارەکان. بۆ نمونە ئەحمەدی خانی دەڵێ هەرچی تدوێ ببێ زەڵالێ پابەندەکەی بزولف و خاڵێ. ئەو لێرە زەڵالێ ئەوە دەبێ بەزات بنووسرێ. بەڵام من تەماشام کرد لە هەموو ئەوانەی کە بە لاتینیە نووسیوە زەڵالێ نووسرایە زەلال کەەوە معنای گۆڕا، هەندێکی نووسێنە دەلال، ئەو معناش نادا، بەڵکو زەڵال بە معنای گومڕابوون دەداتن. لێرە بزانە دەبێت کەواتە دەبێت لە بۆ ئەو ئەلفوبێ لاتینیە 6 پیتی دیکەی عەرەبی زیاد بکرێ. بەڵێ بۆی ئەوانە هەمووی کەم کوڕیە لەناو ئەلفوبێ لاتینی کە پێویستە پڕ بکرێتەوە. و تاکو ئێستاش بەو کەم کوڕێ ئەو هەموو ئەدەبیاتە دەنووسنەوە و کەسێک نییە ئەمە ڕیفۆرم بکات، چاکسازی تێدا بکاتن کە بلەنەوە ئەلفوبێ هەموو کەم کوڕیانەی هەیە. ئەوە داستانی مەموزینی پێ ناخوێندرێتەوە و هەروە ئەو شعرەکانی مەلای جزیری و فەقی تەیران و مەلاباتەوی ئەوانەی پێ نانووسرێتەوە پێشی ناخوێندرێتەوە بەڕێک و پێچی. پێویستە و کێشانە هەموو چارەسەر بکرێت. بۆیە لێرەدا ئەگەر ئەمن بە شێوەیەکی ئەکادیمی تەماشای ئەلفوبێ بکەم پێم وایە ئەو ئەلفوبێ لاتینیە کەم کوڕی زۆرە، بەڵام ئەلفوبێکەی ئێمە ئەو کەم کوڕیانەیە هەموو چارەسەر کردیە. یەک پیتی نوقسانە کە ئەویش پیتی پێ دەڵێن بزرۆکە، ڤاوڵەکی کورتە کە لە بینی بۆ نمونە ژن لە بینی ژ و نون ڤاوڵەکی کورت هەیە، ئەوە نوقسانە لەو ئەلفوبێ. بەڵام لە هەمان کاتیشدا ئێستا لە خوێندنەوە کێشەی نییە، ئێمە خۆمان دانی پێدا دەنین کە ئەو کەم کورتەیە هەیە و دەکرێت لە قۆناغی سەرەتایی بە کەسرێکدا بندرێت، دواتر کە منداڵ گەڕوو دەبن فێر دەبن دەزانن کە لەوێندەر ڤاوڵەکی کورت هەیە ئیدی دەیناسن. بۆیە ئەو مەسەلەی ئەلفوبێ پێویستە وەکو ئامراز تەمەسا بکرێ نەوەک وەکو ئامانج. ئەو کێشەیەش مێژوەکەی دیارە کەکەی دەستی پێ کرد لە ساڵی 32 ئەوە بوو پاش ئەوەی تورکیا ئەلفوبێ دەگۆڕێتن لە ساڵی 1928 ئیدی ڕێگە خۆش دەبێت لە بۆ کوردی باکوورش کە ئەوانش بکەونە سەرەوە ئەلفوبێیەی. ئەدی ئەو بوو جەلاد بەدرخان کە گۆڤاری هاواری لە شام دەردەکرد لە ساڵی 1932 ئەو پێشنیازەی کرد لە چەند ژمارە یەکەمی بە هەردوو ئەلفوبێ بوو، دوای ژمارەکانی تر بێگزاری کردیە ئەلفوبێ لاتینی. من پێم وایە ئەمە هەنگاوێکی ڕاست نەبووە گۆڕینی ئەلفوبێ، دەبوایە پرس بە هەموو بەشەکانی کوردستان بکرێ و دەبوایە یەکلایەنە ئەو کارە نەکرێتن، چونکە ئێستا کە ئەو هەنگاوەیە لە نەتیجا ئەوە ئەمە بووینە دوو ئەلفوبێ. یعنی ئەگەر ئێستا یەک ئەلفوبێ باینە نزیک بوونەوەمان لەگەڵ یەکتری ئاسانتر دەبوو. و پێشم خۆشە ئەوەش باز بکەم ئەوەی کە ئەو هەنگاوەی کە جەلاد بەدرخان هەڵێنا بۆ گۆڕینی ئەلفوبێ لە هەمان کاتدا کۆلۆنیالیزمی فەڕەنسی کە ئەو کاتە لە سووریا بوون ئەویان هەندە لە بۆ ئەم گۆڕینە پێیان باش بووە ئەو ئەلفوبێ بگۆڕێتن و هەروەها یارمەتی داراییش درایە. چوە کتێبێک دەرچووە بە ناوی الحركة الكردية التركية في المنفى
جۆرجی گۆرگاس فەڕەنسیە داینە ئەوانە هەموو باز دەکاتن کە ئەوانش لە پێشت ئەو گۆڕینی ئەلفوبێ بوونە کۆلۆنیازمی فەڕەنسی لە سووریا ئەوان لە پێشت ئەو گۆڕینی ئەلفوبێ بوونە بۆیە مەسەلەی گۆڕینی ئەلفوبێ لە هەموو ئەو وڵاتانە لە هەموو قارڕەکان زیاتر پرۆژەیەکی کۆلۆنیالیزمیە میسیۆنێریە لە هەموو جێگایە کە ئەلفوبێ بۆتە لاتینی کۆلۆنیالیزم لەوێن دەربووە بۆیە لە کەیسی زمانی کوردیش کۆلۆنیالیزمی فەڕەنسی دەوریان هەبووە من دەزانم جەلال بەدرخانیش خۆی پێشترش ئەو فکرەیە هەبووە چونکە پێش جەلال بەدرخانیش لە باکوور لە ئەو پرسەیە تاوتوێ کراوە لە گۆڤاری ڕۆژی کورد لە 1913 کە لە ئەستەمبول دەرچووە لەوێ فائیز بەگ و عەبدوڵڵا جەودەت ئەوانە باسی گۆڕینی ئەلفوبێیان کردیە واتە مەسەلەی گۆڕینی ئەلفوبێ مەسەلەیەکی کۆنە هەم لە لای تورکەکان هەم لە لای کوردیش و ئەوەی کە واشی لە جەلال بەدرخان کرد ئەو تێڕوانینەی بوو لە بۆ ئەلفوبێ کە پێی وابوو ئەلفوبێی کوردی بە پیتی عەرەبی گونجاو نییە بەڵام نەیدەزانی کە دەکرێت بگونجێندرێ ئەو ئێستامان گونجاندیە هەموارمان کردیە بەڵێ ئەو کەم کوردیان هەموو پڕ کردێتەوە بۆیە ئەو پێی وابوو کە هەموار ناکرێت بۆ یەکسەر چووە سەر لاتینەکە و بەو لاتینێش کە پرسی بە کەس نەکرد بوو یەکلایەنە بوو پێم وایە ئێستا ئەو کێشەیەمان لە بۆ دروست بوو زۆربەی کێشەکانی زمانی کوردی هەموو لە ئەنجامی ئەوەیە ئیشەکان دراسە ناکرێ بە وردی واروەها پرس ناکرێ ئەکادیمیایەکی زمان نییە کە ڕۆلی خۆی تێدا بژێڕی خەڵکی شارەزا و پشتیوانی دەسەڵات ئەو کێشانە چارەسەر بکرێت زۆربەی کێشەکان بۆ شێوەیە زمانی کوردی دەستخۆش مامۆستا گەلێکی خەرەکەمە داویدێ ئەم گەلێکی کێف خۆشبوون و بەشداربوون بژیت سپاس تشتێک ئیزافاک هەبێت توێژە ئەم گەلێکی کێف خۆشن بەڵێ زۆر سپاس وەڵڵا ئەگەر بمێشتەشی ئیزافە باز بکەم ئەوەیە ئەو دۆخە زمانیەیە کە هەیە لە باشووری کوردستان کۆمەڵک کێشەی گەورە لە بەردەم زمانەکەیە بەڕاستی ئەو زۆر گرنگە ئەو کێشانە چارەسەر بکرێت کە هەندێکیانم باس کرد بەڵام ئەوە شوکو ئیشارەتم پێدا لە ئەنجامی نەبوونی سیاست و پلانی زمانە ئەگەر حکوومەتی هەرێم بە شێوەیەکی کارا نێن ئەو کێشانە چارەسەر بکەن ئەوە بەڕاستی ئەو کێشانە هەتا دێ زیاتر دەبێتن و لە هەمان کاتیشدا کلێنێکی گەورە لە کاری ئەکادیمیای زمانی هەیە لە کوردستان کە وەکو پێویست کارەکان جێبەجێ ناکەن خەمساردی ئەم دوولایەنە ئەم کێشانە لە بۆ زمانی کوردی دروست کردیە ئەگەر بمانێ ئەو کێشانە چارەسەر بکەن دەبێت ئەم دوولایەنە زۆر کارابن زۆر چالاک بن بۆی بتوان ئەو کێشانە زمانی کوردی چارەسەر بکەن زۆر سپاس زۆر سپاس بۆیەوەش ویدارم کمە و دەماژەوانە سوود وەرگرتش بە ئاخەفتنێتە دەماژەوانێن هێژار لێ دەرێ خەلەکە مەبداوی هات حتا خەلەکە کەدن هەندمینت کێف خۆشیێدە